بڵێ ئەمڕۆ وێنەی کەزیت کێشاوە. بەڵێ لەبەرەوەی بۆ ئەم جارەی کورد کەزی بوو بە شۆڕشێکی نوێ بوو بە هێزێکی تری کورد کە یعنی ترەتوانین بڵین هەموو گیان لێ ترسێ لێستا و هەموو گیانیش شایان لەسەرێتی. بەم وێنەی کەزیەوە پەیامت چییە بۆ دوژمنە؟ پەیامی ئەوەم هەیە کە ئێمە هەر کوردین و هەر کوور دەبین قەدیش چوار نین هەمیشەیەکین. ئەم کەزیە چەند ڕەنگێکت یا بەکارێنەوە هەر ڕەنگە دەلال لە چیەکە؟ ڕەنگە ڕەشەکە با باسکەم پێشتر وەکو ماتەمینێک بۆ دەنیس ئەو دواتریش ڕەنگەکانی ئاڵای کوردستانم بەکارهێناوە کە ئێمە هەر کوردین لە ماتەمینە لە ئاشیا ئێمە هەر کوردین. ئەمە یەکەم جارە وێنەی کەزی کێشی؟ نانا یەکەم جارم نییە و پێشترم ئیشانەشمە بووە ئەمە وەکو مەدالیا بەکارمێنەوە یعنی ئیشی تازەم نییە مە بڵم کۆنترمە بەستر ئەم چارۆک و شۆڕشێک گەناومانەتە دەرەوە. پێم بڵێ تۆ وەکو وێنە کێشێک تا چەند ئازاری تویدا ئەو کچە شەڕبانی کە شەید کرا و پرچی بڕدرا؟ دووبارێکیتەوە پێم بڵێ وەکو وێنە کێشێک تا چەندەوە ئازاری تویدا ئەو کچە شەڕبانی شەید کراوە پرچی بڕدرا؟ ئازارێکی زۆر بوو نەک هەر بۆ من بەتەنیاک بەڵکو بۆ هەموو کورد چکە بەڕاستی ینی نازام چۆن وەسپی بکەم یعنی شتێکی وای لە دڵی هەمومانە دروست کرد کە هەمووی خەیاڵی لای بێت هەمووی خەفەتی بۆ بخوات چکە شتێکی ناخۆش و بەرامبەرمان کرا. چی بە کچانی دیکە دەڵێ و چی بە کچە شەڕبانەکان دەڵێ؟ بۆ هەموو کچی کورد سەرکەون ئێوە زۆر زەبێت ئێمە پشتمان بێەوە بەستوە.